ڕۆژتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 و پرۆگرامی ڕۆژ باش. ئەمڕۆ سەرەتای ڕۆژی هەفتەیە دەستپێکی ڕۆژەکەی بە گروتینێکی زۆرەوە بە وزەیەکی پرۆ هاتینەوە لای ئێوەی خۆشەویست بۆ هیواین ئەم کاتژمێرە لەگەڵمان بمێنەوە بۆ بینینی هەموو بڕگە و بابەتەکانی ڕۆژ باش ئەو هەواڵ و زانیاریانەی کە ئێمە بۆمان ئامادە کردوون جا چ لە ناوخۆ و لە جیهانیش و بابەتە سەرنجڕاکێشەکانی جیهان بە تایبەت لەسەر دۆخی کۆرۆنا کە لە هەندێک لە وڵاتان بەرەو کەمبوونەوە دەڕوات و لە هەندێکیشان هێشتا لە هەڵکشاندایە بەداخەوە کە هێشتا لە کوردستاندا بەوەی ئەو جم و جۆڵی کە هەیە یاخود تا ڕادەیەک پابند نەبوون وای کرد کە ئەو ڕێژێ کەمێک هەڵبکشێ بەڵام ئینشاءالله لەگەڵەوەشدا ڕێژی چاکبوونەوەکان بەرەو زیادبوونە ڕوا و هەمیشە تەندروست باشە بن. سڵاو سۆڤان. سڵاو هاژا، سڵاوتان لەبێت بینەران و بیسەرانی ڕۆژباشی کوردستان 24. هیوادارم کە لە هەر شوێنەکەن تەندروست و سەلامەت و لەش ساغ بن و بە دوور بن لە هەموو ئەو زەرەر و زیانانەی کە کۆرۆنا بە جیهان بەگشتی گەیاندێت و ئێستا لە ناو کوردستانیش بە هەمان شێوە هەیە بەڵام هیوادارین کە بە هۆی ئەوەی کە بتوانن باشترین و چاکترین جۆرەکانی ڕێنمایەکان کە دانراوە ئێستا هەرمی کوردستان بە باشترین شێوە هەوڵی ئەوەی داوە کە ئاسانکاری بکات و ڕێنمایەکانیش لە هەمان کاتدا جێبەجێ بکرێت هەرچەند بازاڕ و شوێنەکان کراون ئێوەش هەوڵی ئەو بدەن کە بە باشترین شێوە خۆتان بپارێزن بە بەکارهێنانی دەستکێش و دەمامەک و هەروەها جگەلەوە زۆر قەرەباڵغی و مۆڵ نەبوون لە شوێنێکە لەواچێت بەڵێ بازاڕەکان قەرەباڵغ بێت لەواچێت بەڵێ مۆڵەکان کراوە بەڵام ئێمە تا ئەتوانین هەڵ بدەین ئەو دووریەی نێوانمان بپارێزین و بۆ ئەوەی کە سەلامەت و تەندروست باش بین و لە کۆرۆنا بە دوور بین. ئینشاءالله بە کورتێک لە هەواڵەکان سۆڤان دەست پێ بکات. و 12 کەسی دیکە لە هەرێمی کوردستان تووشی کۆرۆنا بوون و 3 توش بووی دیکەش لە سلێمانی بە کۆرۆنا گیانی لەدەستدا. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەاند لە ئەنجامی پشکنین و گەڕان بە دوای توشبوانی کۆرۆنا 78 کەس لە سلێمانی و 20 لە هەولێر و هەروەها 14 توش بووی دیکە لە پارێزگای دهۆک دەستنیشانکران. ڕاشیگەیان بەشێک لە توشبوان نیشانەیان هەیە و بەشێکی دیکەیان بەرکەوتنیان لەگەڵ توشبوانی پێشوودا هەیە. هاوکات 3 توش بووی دیکە لە سلێمانی بە کۆرۆنا گیانیان لەدەست. وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا بوونی نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە دیالۆگی استراتیژی وڵاتەکەی لەگەڵ عێراق بە گرنگ دەزانێت. مۆرگان ئۆرتاگۆس وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا تایبەت بە کوردستان 24 ڕایگەاند بوونی نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە دیالۆگی استراتیژی نێوان ئەمریکا و عێراق گرنگە و لە ساڵانی ڕابردوو سەلبێنراوە ئەو کاتەی کە هەمووان پێکەوە کاری زۆر باشیان ئەنجام داوە. وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ئاماژەی بەوەش کرد لە ناوبردننی خلافەتەکەی داعش بە هەبوونی هەماهەنگی باشی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فدراڵی و هاوپەیمانی نێودەوڵەتی دەگاتەوە. هێزی پێشمەرگە و هاوپەیمانی نێودەوڵەتی ئۆپراسیۆنێکی هاوبەشیان دژی داعش ئەنجامدا. سیروان بارزانی بەرپرسی محوەری هێزی پێشمەرگەی گوێر مەخمور ڕایگەاند لە ماوەی 48 کاتژمێردا هێزی پێشمەرگی کوردستان و هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش ئۆپراسیۆنێکی هاوبەشیان لە چیای قەرەچۆغ ئەنجامدا و لە ئۆپراسیۆنەکەدا 15 چەکداری داعش لە سنوورەکە کوژران. ڕاشیگەاند تا مەترسی داعش بەردەوام بێت ئۆپراسیۆنەکان بەردەوام بن. زیاتر لە 1000 کەسی دیکە لە عێراق تووشی کۆرۆنا بوون و 39 توش بووی دیکەش گیانیان لەدەستدا. وەزارەتی تەندروستی و ژینگەی عێراق بڵاوی کردەوە لە 24 کاتژمێردا 1095 کەسی دیکە لە سەرتاسەری وڵاتەکەی تووشی کۆرۆنا بوون و 39 کەسی دیکەش بە کۆرۆنا گیانیان لەدەستدا. ئاماژەی بەوەش کرد ژمارەی توشبووان لە عێراق 17770 کەسە و تا ئێستا 496 توش بووی کۆرۆناش گیانیان لەدەستاوە. لەلایەن خۆشیەوە سندیکای پزیشکانی عێراق ڕایگەاند
تا ئێستا 306 پزیشک تووشی کۆرۆنا بوون. 140 سەرباز و پۆلیسی تورکیا لە عەفرین و ئەدلیب تووشی کۆرۆنا بوون. ڕەحیم دۆغان پارێزگاری هاتای لە ڕاگەیەندراوێکدا بڵاوی کردەوە پشکنینی تایبەت بە کۆرۆنا 120 پۆلیس لە عەفرین پۆزەتیڤ دەرچووە. هاوکات 20 سەرباز لە ئەدلیب تووشی کۆرۆنا بوون. پارێزگای هاتای ئاماژەی بەوەش کرد تا ئێستا 180 سەرباز و پۆلیس لە عەفرین و ئیدلیب تووشی کۆرۆنا بوون و هاوکات هیچ کەسێکی سڤیل لەو دوو شارە تووشی کۆرۆنا نەبووە. کورتێک لە هەواڵەکانمان پێشکەشکردن و دەچینە ناو پرۆگرامەوە. وەک هەمیشە ناوەڕۆکی پرۆگرام بە بابەتێکی سەرنجڕاکێش یاخود سروشتە جوانەکەی کوردستان دەست پێەکەین بەرهەمە خۆماڵەکانی کوردستان دەست پێەکەین کە ئەوی چەند ساڵێکە بەهۆی بژانۆی کەرتی گەشتیاری بەشێک لە باخەکانی قەیسی لە سەرتەکی بەمۆ لە نزیک دەربەنیخان ئەبنە سەیرانگە و شوێنی گەشتیاری جوتیارانی گوندی هۆرێن کەپری گەشتیاریان لەو ناوباخانە دروست کردووە کە ئێستا لە بری ڕەوانەکردنی بەرهەمی قەیسی بۆ بازاڕەکان بە پێچوانە و پێشوازی لە گەشتیارانەکەن لەوێیان و ئەیەکردن و هەم کەپرێکیشیان دروست کرد بۆ حەوانەوە لە کاتێکدا وەرزی ڕنینەوەی قەیسی لە هەرێمی کوردستان بەرەو کۆتایی شەچێت بەڵام خواستێکی زۆر لەسەر ئەو بەرهەمەیە با ئێمەش بەیەکەوە ببینین. هەر لە کۆنەوە باو باپیرانمان گرنگیان بە ناشتن و ڕواندنی چەندین جۆری میوەداوە لە سەرتەکا بۆ نمونەوەکو هەنجیرە هەنارە قەیسیە جۆرەکانی ترەیە قۆخە شفتالووە بەهەیە هەرمەیە چەند جۆرێکی تر داری تایە وە لەنا ئەو دارانە داری قەیسیمان هەیە ئەگەر بێت و ئێمە بەراورد بە داری قەیسی بکەین لە کۆن بۆ ئێستا تۆزێک ڕووی لە کەمی کردەوە داری قەیسی یەکێکە لە دارە نیمچە هەمیشە سەوزەکان جا بۆی ئەڵێم نیمچە هەمیشە سەوزەکان لەبەر ئەوەی گەڵای ئەم ساڵی بە تەواوەتی ناوەرێت و گەڵای ساڵی ئایندە داتەوە بەسەریا و بەرهەمێکی بەهارەیە. ئەمە بە تایبەتی لە دوای ڕوخانی ڕژێمی بەعسەوە پرۆژەی گەشتیاری وردە دەستی پێکرد. ئێمە یەکێکی لەو باخانەی لەو باخەوانانەی کە نەک تەنها پشت لە داری قەیسی بەڵکو پشت لە هەموو جۆرەکانی داریش ئەەکەین ئەیکەین بە ناوچەی گەشتیاری چونکە پێداویستی ژیان وای کردووە بژێوی ئاڵۆز بووە و بژێوی زۆر بووە یعنی ئەبێ مرۆڤ هەوڵ بدات بە تێچوویەکی کەم بە هیلاکیەکی کەم داهاتێکی زۆر بەرهەمێکی زۆر بەدەست بێنێ و درێژ خایەنیش جا ئێستا وردە کەپرکردن دەستی پێکردووە گرنگیدان بە شوێنی گەشتیاری دەستی پێکردووە دارەکان بەرەو کەمبوونەوە ئەچێن گرنگیان کەم ئەکات چونکە لە ڕووە گەشتیارێکەوە زیاترمان دەست ئەکەوێت بەراورد بەو مانوبوونەی کە لە باغداریە دەستمانەکەوێت.
بەڵێ لەوەتەی کە ڤایرۆسی کۆرۆنا ڕووی کردوتە هەرێمی کوردستان و عێراق و هەموو جیهان هەندێک شار هەیە ژمارەی توشبووان تیا زیاتر و زیاتر هەڵەکشێ و هەندێک شاریش هەیە کەمێک ڕێنمایەکان تا ڕادێک جێبەجێ ئەەکەن و ژمارەی توشبوانی کۆرۆنا و توندکردنی قەدەغی هاتوچۆ لە چەند شارێک زۆر تند و فڵتر کراوە وەک لە کەرکووکیش بە هەمان شێوە بۆی ئەمەش سەبارەت بە ڕەوشی توشبوانی کۆرۆناوە چۆنێتی ڕەوشی ئەو شارە لەگەڵ ئەم نەخۆشیەیە میوانداری دلێر شوانی ئەندامی شانەی قەیرانەکانمان کردووە لە کەرکووک کە ئێستا لەگەڵمانە کاک دلێر ڕۆژ باش و هیوادارین کە تەندروست باش بی گەر پێمان بڵێت سەرەتا بەوە دەست پێ بکەین کە بەگشتی ڕەوشی شاری کەرکووک چۆنەوە ڕەوشی توشبوان بە تایبەتی لەو شارە چۆنە؟ سەرەتا بەیانیتان باش ڕۆژێکی خۆش کاتێکی خۆش بۆ ئێوەی بەڕێز و بۆ بینەرانی کەناڵی کوردستان 24 خۆتان ئەزانن ڕەوشی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا شاری کەرکووک بە دەرنیە لە شارەکانی تری عێراق و هەروەها لەسەر ئاستی هەموو جیهان ئێمە وەک شارانی تر شاری کەرکووک ئامادەباشی و ڕۆڵی کە فەرمانبەرانی تەندروستی کەرکووک هیچێک لەو ڕۆڵان ئەچێرن کە بە شەو ڕۆژیان کردوتە سەرەکتری بۆ خزمەتکردنی خەڵکی شاری کەرکووک و ڕێکارەکانی خۆپاراستن لە کۆرۆنا لە کەرکووک تونتر دەکرێت لەبەر ئەوەی خۆتان نەزانن نەخۆشیەکان سات بە سات ژمارەکانی بەرەو سەرەوەڕوا ئێمە لەسەر ئاستی توشبوانی نەخۆشی کۆرۆنا لە شاری کەرکووک لە سەرەتایی توشبوونەکەوە 262 کەسمان توش بووە و هەروەها ئێستاکە 138 کەسمان توشبوو هەیە لە نەخۆشخانەکان و خۆتان ئەزان سێ نەخۆشخانەمان هەیە لە شاری کەرکووک نەخۆشخانەی تایبەت بە نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا نەخۆشخانەی وەبایی پێدەڵێن لە خواروی کەرکووکەوە لە گەڕەکی حەیسناعە و ئێستاکە مجەمەعێکمان هەیە لە خواروی کەرکووکەوە لە دۆمیز پێڵێن کۆبانی هەر لەوێ کۆمەڵی خەڵکمان هەیە هەموو ئامادەباشەکان و ئەو پێداویستیانە ئامادەی ویان و هەروەها 115 کەس تا ئێستاکە لە شاری کەرکووک چاک بووەوە چوونەتەوە ماڵی خۆیان و خۆتان ئەزانن لەسەر ئاستی هەموو مردووەکان بەداخەوە 9 کەسمان تا ئێستا لە شاری کەرکووک مردووە. بەڵێ کاک دلێر بەگشتی بارودۆخی ئەوانەی کە ئێستا لە نەخۆشخانەکانن چۆنە و پێشمان بڵێ دوایین ئامار چەنە ینی چەند توشبووی کۆرۆنا هەیە و لەو ڕێژێش چەندیان پێویستیان بە ئامێری هەناسەدان ینی تایەتی کە بارودۆخەکەی ئەوەندە سەخت بێت کە ئامێری هەناسەدانی پێویست بێت؟ ئێستا توشبوانی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا لە شاری کەرکووک 138 کەسە بەداخەوە خۆتان ئاگاتان لە ئامارەکان و ئامارەنان لە وەزارەتی تەندروستی عێراقەوە بەڵاوکرێتەوە ڕۆژانە ئێمە 138 کەسمان توش بووە و هەموو نەخۆشەکان بە تایبەت دۆزیان تەندروستیان باشە بەڵام چەند کەسێک نەبێ لەسەر لە بڕیارەکانی تەندروستی کەرکووک فەرمانگەی تەندروستی کەرکووک من وابزانم 4 کەس تا ئێستاکە لەگەڵ وەزعی لەژێر ئۆکسزیندای و پێویستیان بە ئۆکسزیینە. بەڵێ کاک دلێر کێشەی کەمی شوێن بۆ توشبووان ئایا لە کەرکووک هەیە و ئایا ئامێرەکانی هەناسەدان چاڕوانی ئەوە ئەکرێت کە ئەندازیان ئەوە نەبێت یا ژماریان ئەوە نەبێت ئەگەر توشبووەکان زیاتر حاڵەتەکان بەرەو هەڵکشان چوو بتوانێت ئەو پێداویستیە پڕکاتەوە؟ طبعاً حاڵەتەکان بەرەو زۆری ئەوە لەسەر ئاستی هەموو جیهان و بە تایبەتی عێراق لەم ڕۆژانەی داهاتوو خۆتان ئەزانن ئەو ئەحسایانە کە بەڵاوکرێتەوە ڕۆژانە و کەرکووکێکێک بەدەرنیە لەو شارانەکە هەر دوێنێکە زیاتر لە 33 کەسمان توش بوو بەڵام خۆشبەختانە خەستەخانەکان تا ئێستاکە ئێمە جێگای هەمویان ئەبێتەوە و ئامادەباشی بۆیان کراوە و ڕێکارەکان لەلایەن تەندروستی کەرکووکەوە ئامادەیە بۆ خزمەتکردنی نەخۆشەکان تا ئێستاکە ئێمە جێگاکانمان جێگەی پێویستیان هەیە و پێویستمان بە شوێنی دیکە نیە خۆتان ئەزانن ئێمە لە 3 شوێن دیارمان ناوە نەخۆشەکان.
بەڵێ یعنی کاک وەکو شانەی قەیرانەکان لەگەڵ فەرمانگەی تەندروستی کەرکووکە ئەو هەماهەنگیەتان کردووە کە تەنها یەک نەخۆشخانە هەبێت تایبەتکرابێ بە کۆرۆنا یان لە هەردوو نەخۆشخانەی کۆماری و هەروەها نەخۆشخانەی ئازادی بە هەمان شێوە نەخۆش پێشوازی لێ ئەکرێت. ئێمە خۆشبەختانە هەر لەم ڕۆژانەیە لەگەڵ ڕێکخراوی NTPAD بەردی بناغی خستەخانەیەک تایبەت دانرێ بە نەخۆشی وەبائیەکان بە تایبەت نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا. نازانم بزە بژماری قەڵێوەڵەکانی چەنە، بەڵام ئامادەکاری کراوە لەم دووسێ ڕۆژەدا بڕیارە بەردی بناغی دانکرێ بە تەنسیق لەگەڵ فەرمانگەی تەندروستی کەرکووک و هیوادارین بە زووترین کات تەواو بکرێ و بۆی خزمەت لێ بکرێ. بەڵام خستەخانەکان هەر بە خستەخانەی ئازادی وەروە خستەخانەی کە باسم کرد خستەخانەیەشی تایبەتمانەیە بۆ حەجر لە کەیوان هەر لەم ڕۆژانە گەورە ئەکرێتەوە و فراوانتر ئەکرێ بۆی بتوانن کە نەخۆشی دیکە بگرێ. ئەوانی کە گەرەنتی ناکرێن بە تایبەت. بەڵێ کاک دلێر ئەمە کە باس لەواکەی نەخۆشخانەی تر بکرێتەوە و تایبەت بکرێ ئەمە دیارە وا ینی پێشببینیە کرێ حاڵەتەکان بەرەو هەڵکشان بڕوە. هۆکاری چییە کە ئەو ڕێژەیە زیاد بکات؟ بەڕێزم خۆتان چاگەزان شاری کەرکووک لە ڕۆژی توشببووی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا یەکەم پارێزگار بوو لەسەر ئاستی عێراق کە نەخۆشیەکەی تێبڵاو بووە بە ژماری 4 کەس هەر ئەو ڕۆژەی کە بڕیارەکە درا لە شاری کەرکووک شاری قەیرانەکان یەکەم کۆبوونەوەی ئێمە. بەڵام ئەو ڕێکارانەی کەوا تەندروستی کەرکووک و شانەی قەیرانەکان بردوێبەر بۆ بوو لەبەری کە ئەو توشبووانە توانرا بە زووترین کات دیار بکرێتەوە. بۆیە تەندروستی کەرکووک بە هەوڵێکی زۆرەوە لە سەرەتای توشبووی نەخۆشی کۆرۆنەوە لە کەرکووک شەو ڕۆژیان کردە سەر و هەر لەسەر ئاستی ئەوە دیارە کەرکووک لەم کۆتاییە بەداخەوە فەرمانگەی تەندروستی کەرکووک لە پزیشکە تایبەتەکان چەند کەسێکمان هەیە توشبوون و نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنن. بەڵێ کاک دلێر بە بۆنەی ئەوەی کە حاڵەتەکان وەک باسی لێەوە دەکرێت و چاوەڕوانی ئەوەش ئەکرێت کە حاڵەتەکان بەرەو هەڵکشانی زیاتر بڕوات ئەگەر دۆخەکە بەشێ بەردەوام بێت و قەدەغی هاتوچۆ تونتر نەکرێت. چەند دەواازەیەکی شاری کەرکووک داخرابوون ئەو دەواازانەی کە بەتەمان بیانکەنەوە کام دەواازانان و کامانان کە داخراون. ئێمە ئەزیزم ئەو دەواازانی کە داخراون لەسەر ئاستی ئەو بڕیارەی تازە هەفتەی ڕابردوو کە پێماندرا تا 13 مانگ بازگەی سنووریەکان دادەخرێ قەدەغەکری هاتوچۆ لە لاو شار و ڕاکەرەکان گراوەتە بەر تا ئەمڕۆ ئەم بڕیارە تەواو ئەبێ و لە سبەی و بڕیاری تازە دەدەچێ بۆ ڕێکاری تازە بۆی هاوڵاتیان لەسەری بڕن. بەڵێ بڕیارەکان تونتر ئەکرێت یان وەکو شارەکانی هەندێک شار هەیە کە تاڕادەیەک هاتوچۆ تایدا ئاسایی ژیان تایدا ئاسایی کراوەوە. ئەگەر وەکو شانەی قەیرانەکان ئەو پلانەت لەبەر چاو بێت تونتر دەکرێت قەدەغی هاتوچۆ زیاتر تونترەکرێ ڕێنمایەکان بە شێوەیەک دەبێت ئەم ڕێنمانەیە کە ئێمڕۆ دەرکرێت یا سبەینە. ئێمە لەسەر بڕیاری کۆبوونەوەی ڕابردوو ژمارە 14 شانەی قەیرانەکانی تەندروستی کەرکووک کۆمەڵێ بڕیاری تێدرای چێلۆ بڕیارانە ئەوە بوو کە لە تا 13 مانگ قەدەغکردنی هاتوچۆ بە گشتی بێ. بەڵام هەر لەو بڕیارەی خوارەوە لەسەر ئەوەی بڕیاری بەغدا لە لیژنەی سەلامەتی و تەندروستی بڕیار ئەوە دراوە کە لە 13 مانگ بەدواوە قەدەغکردنی هاتوچۆ ئەبێتە گشتی یعنی گشتی عفوی جزئی پێڵێن بڕیارە لە 6 بەیانیەوە تا 7 ئێوارە قەدەغکردنی هاتوچۆ ئاسایی بێ. باشە کاک لێر ڕێگەی کەرکووک بۆ نمونە کەسانێک یاخود تیمێکی تەندروستی بێت تیمێکی ڕاگەاندن بێگەر لە هەولێر یاخود لە شارێکی ترەوە بێت بڕوە بەتایبەت ئەزین کە ڕێگەی سلێمانی کەرکووک یاخود هەولێر کەرکووک هەیە ئەو ڕێگانە هێشتا ناکرێتەوە. ئێمە جگەلەوەی بڕیاری بەغدا کە پابند بووین بەسەر هەموو بڕیارەکان کە درا بەڵام لەلایەن جەنابی پارێزگار سەرۆکی شانەی قەیرانەکان و هەروەها
بەرپرسی ئۆپەراسیۆنی کەرکووک ژووری عملیاتی کەرکووک داوا کرا و هەواڵێکمان بەڵاو کردەوە کە لە هەموو بازگەکان لە هەموو ناو شاری کەرکووک ئەوانەی کاری ڕۆژنامەنووسی ئەکەن بە تایبەت ڕۆژنامەنووسانی بەڕێز ئاسانکاری کارەکانیان بۆ بکرێ و هەروەها بە ئیشەکانی خۆیان بەتەواوی بکەن. بەڵام ئەو ئێمە لەسەر ئاستی ئەم قەزاکردنی هاتچۆیە کۆمەڵێک خەڵکەیە بۆیان هەیە بسوڕێنەوە گوتمان کارمەندانی تەندروستی کارمەندانی ئەمنی بە گشتی لە شاری کەرکووک و هەروەها ڕۆژنامەنووسان و هەروە ئەو کەسانی کە کاری پێویستیان لە شانەی قایرانەکان وەک فەرمانگانی کۆمپانیای نەوت کە ڕۆژانە بۆیان هەیە هاتچۆکن. بەڵێ ئەو هاوڵاتیانەی کە سەردانی شاری کەرکووکەکەن ئەوان بۆی هەیە کە کەرەنتین بکرێن یا کەرەنتین کراون تا ئێستا ئەو هەڵاتیانی کە سەردانەکەن؟ ئێمە لە سەرەتاوە هەر هاوڵاتیەک لێرەوە بە سوپاسەوە بۆ برادرانی پەیوەندیەکان و هەروەها بە ئیدارەی فڕۆکەخانەی دێودەوڵەتی شاری هەولێر تەنزیقێکی تەواومان ئەمانگێکمان لەگەڵیان هەیە هەر کەسێک دابەزیایە بەهاتایە لە شاری هەولێر لە فڕۆکەخانە ئێمە ئەو لژنە تایبەتە پێشوازیان لێ کرد لەگەڵ تەنسیق ئەو برادرانی پەیوەندیەکان کە گەیشتنەوە شاری کەرکووک لژنەی تەندروستی وەریانەگرت لەگەڵ لژنەی پارێزگا بۆ کەرەنتینە ئەمانەوە تا ماوەی 14 ڕۆژ و ئەو بڕیارە هەموو کەسی ئەگرتەوە کە لە دەروی عێراقەوە بێتەوە ناو شاری کەرکووک. بەڵێ کاک دلێر هەماهەنگیتان چۆنە لەگەڵ هەرێمی کوردستان بەتایبەت وەزارەتی تەندروستی ئەو هەماهەنگی ئێوە دروستان کردو شانەی قەیرانەکان چۆنە لەگەڵ هەرێمی کوردستان؟ ئێمە بە سوپاسەوە لێرەوە سوپاسی هەمانگی حکوومەتی هەرێم ئەەکەین بە تایبەت وەزارەتی تەندروستی بە تایبەت هەردوو بەڕێز پارێزگای سلێمانی و پارێزگای هەولێر و بەشی پەیوەندیەکان تا خۆتان ئەزانن ئەمە قەیرانێکی تەندروستیە بە جۆرەی توانە هەماهەنگیمان لەگەڵیان زۆر باشە و سوپاسیان ئەەکەین بە تایبەت بازگەکان ئەو بازگاری لە ئاڵتون کۆپری و هەروەها لە قەرەهەنجیر لە بەرەو سلێمانی. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێستان دلێر شوانی ئەندامی شانەی قەیرانەکان لە کەرکووکەوە کە لەگەڵمان بووی سوپاس بۆ زانیاریەکان و بۆ بەشداریکردن لە پرۆگرامی ڕۆژباش بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو دانیشتوانی شاری کەرکووک. زۆر سپاس. ڕۆژێک زۆربەی ئەو هونەرماندانەی کە گۆرانی دەڵێن چ ئەوانەی کۆن چوانەی ئێستا هەندێک جار لە پشتی ئەو تێکستانەی کە هەڵیە بژێرن چیرۆکێک هەیە و یەکێک لەو گۆرانیە بەناوبانگەکانی کەم کەس هەیە کە گوێی پێ نەزرنگا بێتیان گوێی پێ ئاشنا نەبوون بێت کە گۆرانی زەمانە گوڵێکی دامێ لەی سندم کە یەکێکە لە گۆرانیەکانی نادرو ناوازەکانی هونەرمەندی گەورەی کورد محەممەدی ماملێ و گۆرانیەکە چیرۆکێکی گەورەی لە پشتەوەیە ڕەنگە تا ئێستا زۆرێک لە هەوادارانی ئەو هونەرمەندەشت تەنها ئەو هونەرمەندە ناو گۆرانیەش کە چەندێک خەڵکێکە بە حەزی لەبێت نەزانێت کە چیرۆکەکەی چییە و لە ڕاستیدا چیرۆکی گۆرانیەکە بۆ کارەساتێکی چاوەڕوان نەکرا و بەسەر خانوادەی قازی محەممەد دەگەڕێتەوە با پێکەوە وردەکارەکانی و چیرۆکە بزانین. چیرۆکی تێکست و گۆرانی زەمانە بۆ کێوتراوە و چ پەیوەندێکی بە قازی محەممەدەوە هەیە؟ چیرۆکی گۆرانی زەمانە گوڵێکی دامێ لەیستاندم یەکێکە لە گۆرانیە جوان و دیارەکانی هونەرمەندی دیاری کورد محەممەدی ماملێ. چیرۆکی ئەم گۆرانیە دەگەڕێتەوە بۆ کارەساتێکی چاوەڕوان نەکراو کە بەسەر خانەوادەی قازی محەممەددا دێت. تێکستەکە لە نووسینی دکتۆر شیرازیە کە خەڵکی شاری مەهابادە، بەڵام نازناوی شیرازی لەسەر ئەوە پێدراوە کە لە شیراز خوێندنی تەواو کردووە. هەڵبەت لەو کاتەدا خوێندن و خوێندەواری و بڕوانامە بە شێوەیەکی کەم و دەگمەن لە ناومیلەتی کووردا هەبووە. دکتۆر شیرازی کچی پێشەوە قازی محەممەد دەخوازێت.
لە شەوی گواستنەوەی بووک و چوونە نێو ماڵی خۆیان حکوومەتی ئێرانی دێت دکتۆر شیرازی قۆڵبەست دەکات و بۆ ماوەی 4 مانگ لە زینداندا دەیهێڵێتەوە. لەم ماوەیەدا هەندێک کەس هەڵدەستن بە دروستکردنی کۆمەڵێک قسەی هەڵبەسترا و بابەتی دوور لە ڕاستی بۆ کچی پێشەوا قازی محەممەد. کچەکەی قازیش کە ناوی ئیسمەت خانمە لە ژێر فشارێکی دەرونی سەختدا دەبێت، چونکە لەو کاتەدا هەر کەسێک بگیرایە چاوەڕوانی گەڕانەوەی لە زیندانەوە نەدەکرا. هەر بۆیە پاش دروستبوونی بارێکی دەرونی ناجێگیر و فشارێکی زۆر لەسەر دکتۆر شیرازی دەستگیرانی ئاگر لە جەستەی خۆی بەردەدات و خۆی دەسووتێنێت و گیان لەدەست دەدات. پاش 4 مانگ دکتۆر شیرازی بەبێ ئەوەی هیچ زانیاریەکی هەبێت لەسەر دەستگیرانەکەی لە زیندان ئازاد دەبێت و پاشان هەواڵەکە دەبیستێت. پاش ماوەیەک دەست دەکاتەوە بە خەباتی سیاسی. دکتۆر شیرازی دووبارە دەستگیر دەکرێت و زیندانی دەکرێت. شیرازی لە زیندان تێکستی ئەو گۆرانیە دەنووسێت و ڕاستەوخۆ بۆ محەممەدی ماملەی دەنێرێت. ماملێش ئاوازێکی ناوازەی بۆ دادەنێت و زۆر بە زوویی بەناو خەڵکدا بڵاو دەبێتەوە. هەندێک بیرروڕا هەیە کە گوایە ماملێ ئەم گۆرانەی بۆ کوڕە شەهیدەکەی شەهید نەجاد وتووە، بەڵام لە ڕاستیدا چیرۆکی ئەم گۆرانیە دەگەڕێتەوە بۆ کارەساتێکی چاوەڕوان نەکراو کە بەسەر خانەوادەی قازی محەممەددا هاتووە. ئای هاژە دەستەکانت خۆش بێ بۆ بابەتە جوانەی کا بەم بەیانە هەرچەند چیرۆکەکە دڵپەزێن بوو، بەڵام ئەو دەنگە ڕەسەنە کوردیە بەم بەیانە زۆر تابوچێژێکی تایبەتی هەبوو. سپاسەوان بێگومان زۆرێک لەو کارەساتانی بەسەر کووردا هاتووە یا خودە ڕووداوانی هەبووە چیرۆک وە سەدان ڕۆمان و ستۆری جوان لە پشتیەوە بێ کە فیلم و چەندین دیکە ئەگرێتە خۆی و ئەتوانرێت کاری تیا بکرێت. بڵێ بۆ زانیاری لەسەر ڕەوشی شار و شارچوچکەکانی هەرێمی کوردستان ئێمە پامنێران وەرەگرین و کە ڕۆژێکی دیکەش ئەمڕۆژ بۆ زانیاری لەسەر شاری هەولێر بدانین چی هەیە بۆیە ڕێناس علیمان لەگەڵا بێ و زانیاری زیاترمان پێ ئەدات. ڕۆژ باش ڕێناس، زانیارەکان لای تۆ چییە؟ ڕۆژ باش هاژە، سەرەتای بەیانیەوەی دی بازار دەست بە کارەکانی دەکات و ڕۆژێکی نوێ دەست پێ دەکات. بابەتەکان لە بۆ ڕۆژ باشی ئەمڕۆ زیاتر ئەو بابەتانن کە بابەتی کۆرۆنا و کەسانن کە تووشی کۆرۆنا بوون و کەسانن کە چاک بوونەتەوە لەگەڵەوەی لە ماوەی ڕابردوودا لە دوێنێەوە هەتا ئەم شەوی ڕابردوو 112 کەس لە هەرێمی کوردستاندا تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون، بەڵام هەواڵی دڵخۆشکەری شەیە 30 کەس لە هەولێر چاک بوونەتەوە و ڕەوانەی ماڵەوە کراون کە لە نەخۆشخانەکانی کۆرۆنادا لە هەولێر چارەسەری پزیشکیان وەرگرتووە. ڕەوشی نەخۆشان تا ڕادەیەک جێگیرە لە پارێزگای هەولێردا لە چەند نەخۆشخانەیەک چارەسەری پزیشکی وەردەگرێن، هەروەها لە نەخۆشخانەیەکی دیکەش پشکنینەکان بەڕێوە دەچێت بۆ ئەو کەسانێک کە دەیانەوێت پشکنین بکەن، جگەلەوەی کە لە سەرجەم بازگەکانی سنووری پارێزگای هەولێردا پشکنین بۆ ئەو کەسانە دەکرێت کە داخلی پارێزگای هەولێر دەبن. ئەمەش بۆ دەگەڕێتەوە کە لە ماوەی ڕابردوودا چەند توشبوویەکی ڤایرۆسی کۆرۆنا هەڵگری ڤایرۆسەکە بوون لە بازگەی شێراوادا لەگەڵ بازگەی دێگەڵادا لەوێ پشکنینیان بۆ کرابوو دەرکەوتبوو کە ڤایرۆسی کۆرۆنایان هەیە، بۆیە لە بازگەکان زیاتر ێستا شەرتر پشکنینەکان بەڕێوە دەچێت. قەدەقەی هاتوچێنیوان پارێزگاکانیش تا 15 مانگ بەردەوامی دەبێت، بۆیە ڕێنمایی و ڕێکارەکانی وەزارەتی تەندروستی هەتا و کاتە بەردەوام دەبێت. وەزارەتی تەندروستی لە ڕاگەیەندراوێکیشدا باسی لەوە کردووە کە لەمە بەدوا هەوڵیەوە دەدەنیدی بەشە ناوخۆیەکان ئامادە بکەن بۆ ئەوەی توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا لەوێت چارەسەریان بۆ بکرێ، بۆیە بەهۆی هەڵکشانی توشبوانەوە ناتوان لەیدی لە نەخۆشخانەکاندا توشبوان جێ بکرێتەوە، هەوڵیەوە دەدەن بەشە ناوخۆیەکانی ئامادە بکەن.
بەڵێ زۆر سپاس دەکەین ڕێناس عەلی کە لە هەولێر لەگەڵمان بوو ڕێناس بەجێ دەهێڵین وەچینە سلێمانی لەبێ هاوژین جەمال وەردەگرین هاوژین پێمان بڵێ کە ڕەوشی شاری سلێمانی سەبارەت بە پەتای کۆرۆنا چۆنە وەک دەزانین کە سێ کەس لە پارێزگای سلێمانی گیانیان لەدەستداوە و زیاترین وردەکاری کە ئەمڕۆ هەبێت لە لای تۆ چییە کە پێمان بگەێنی بەڵێ ساڵتان لێبێت بەیانیتان باش شەوی ڕابردوو وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ئامارێکی نوێی توشبانی ڤایرۆسی کۆرۆنای لە هەرێمی کوردستان بڵاو کردەوە کە 112 کەس بوون و لەو ژمارەیەش 78 کەسیان لە سنووری پارێزگای سلێمانی بۆیە ئەمە ئامارانە بەردەوام ترس و دڵڕاوشێ لە هاوڵاتیان بڵاو دەکاتەوە کە ئایا هۆکار چییە کە ڤایرۆسەکە بەم شێوەیە ئێستا کە بە خێرایی تەشانی سندووە و زۆر کەسی گرتووەتەوە بۆیە پاش بەرزبوونەوەی ئامارەکان و توشببوونی هاوڵاتیەکی زیاتر بە ڤایرۆسی کۆرۆنا لە سۆسیال میدیا و لە چەند شوێنێکی دیکە هەڵمەتێکی گەورە بۆ پابندبوون با ڕێنمایە تەندروستیەکان دەستی پێکردووە هاوڵاتیان ئێستا زیاتر پابندی ڕێنمایە تەندروستیەکانن بۆ کاریەوەی کە وەک خۆیان دەڵێن ڤایرۆسەکە لە هەموو شوێنێکی پارێزگای سلێمانی هەیە هاوکات هەر زۆرترین ڕێژەی مردنیش لە پارێزگای سلێمانی تۆمارکراوە کە دوێنێ دوو پیاوی 74 ساڵ و 63 ساڵ پاشەوەی کە وەزارەتی تەندروستی بە فەرمی بڵاوی کردەوە دوو کەسە بۆی ڤایرۆسی کۆرۆنەوە گیانی لەدەستداوە زیاتر هاوڵاتیانی پارێزگای سلێمانی زیاتر لە تەوژمی یەکەم پابندی ڕێنمایە تەندروستیەکانن چونکە وەکەوەی کە بەشێک لە هاوڵاتیان لە سۆشیال میدیا و تەنانەت لە شوێنی دیکەش باسی دەکەنەوەیە کە لە تەوژمی یەکەمدا هاوڵاتیان کەمتر پابندی ڕێنمایە تەندروستەکان بن و کامتر خۆیان دەپاراست و لە شوێنە قەرەباڵغەکان نزیک دەبوونەوە بۆیە وای کرد کە لە تەوژمی یەکەمدا کە توانرا بەسەر ڤایرۆسی کۆرۆنا سەرکەوێت بەڵام پاش ئەوەی کە ڤایرۆسەکە لەنەوە کۆمەڵگا کەم بووە و ڕێژەی توشبان کەم بووە هاوڵاتیان وەکو ڕۆژانی ئاسایی پێش کۆرۆنا ژیانیان بەسەر دەبرد و لە شوێنە گشتەکان دەستکێش و دەمامک کەمتر بە هاوڵاتیان دەبینرا بۆیە وەکو هاوڵاتیان باسی دەکەن کۆرۆنا لە تەوژمی یەکەمدا ئەو کاریگەرینە بەڵام تەوژمی دووەمدا زیاتر خۆی سەلماندوو توانی کاریگەری زیاتری هەبێت بۆیە ئێستا نەخۆشخانەکانی پارێزگای سلێمانی ڕێژێکی زیاتر لە نەخۆشیان تێدایە ئەمەش ئەو گرفتەی دروست کردووە کە شوێنی کەمبوونەوەی نەخۆشە و هەروەها شوێنی چارەسەرکردنیش وایل هاتووە کە دکتۆرەکان ڕەنگە کەمتر بتوانن چارەسەری توش بووام کەم بۆیە وەکوی دوێنێکە وەزارەتی تەندروستی بڵاوی کردووە ڕەنگە بەشە ناوخۆیەکان بۆ کەرەنتینەکردن و پشکنینکردن و هەروەها چارەسەرکردنی نەخۆشەکانی سەرخام کرد هاوکات کلینیکی عەلی ناجی ڕۆژانە فشارێکی زۆری لەسەرە بۆ پێی کە ئێستا زیاتر لە ڕێژەی ئاسایی خۆیان پشکرین دەکەم بۆیە پێشبینی دەکرێت وەزارەتی تەندروستی یا بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانی چەند ڕۆژی داهاتوو ڕێکاری تونند و نوێ بۆ بابەتە بگرێتە بەر. بەڵێ زۆر سپاس بۆ هاوکارمان هاوژین جەمال کە لە سلێمانیەوە لەگەڵمان بووی بە هیوای تەندروستی باش بۆ سەرجەم ڕاگەیاندکاران و بۆ هەموو تیمەکانی تەندروستی و هەروەها بە تایبەت شاری سلێمانیش بە هیوای پارێزرایی و تەندروستێکی باش بۆ متان سپاس بۆ تۆ لە هەولێرەوە بۆ سلێمانی و دواتریش ئەچینە پارێزگای دوهۆک بزانین لەوێ چ دەگوزارێ کە هاوکارمان مەسعود محەممەد لەگەڵمانە بێ بۆ پێدانی زانیاریەکان ڕۆژ باش مەسعود لای تۆ چی هەیە؟ بله سپیدا باش بیتن روزگار خوش براستی جانی پرزگاه دو که جوک پرزگانتین هرم کردستانه یا به بارنینش هلگیرن آن میشم توش بودنیان ویروس کرونا 24 دمجمر در بازبوی دانزکی 468 پشکنین هاتی نکردن جویش مارجی 14 پشکنین ارین پوزیتیف بودنه یعنی 14 حالت نوین توش بودن ویروس کرونا هاتی نتومار کردن ادی دماکو حالت نوت نرا گواندن یکم پرسا خلکی اوه آیات کرانتینه کری بودنه یا نه اجبر بس خازم پورتر باز بکم دو خیزانن کشوانا جی ظلامه که 43 سال یدگل دو کرتی جی 9 سالی و 14 سالی یدگل کچکا 3 سالی که وقت کرانتینه کری بوینه هروسان خیزانه که دیجی که جنه که 42 سال یدگل سه کچنوی جی 23 و 17 سالی و دو کرتی جی 14 سالی و 9 سالی نه اوه همی یعنی 13 کس کرانتینه کری بوینه بتنی کسک نبیدن که خلک بردرشه اف کسانی که نشان الدو بوینانی و 14 کس و هجماره جی رجاء گشتیات توش بون پارزگاه دو که بونه 124 کس کج و هجماره 5 4 سر بوینه 74 اجتماعیه است خازم آموزش چندیم که منی 24 دمیش من در بازبوی داشت 6 کس اندی 4 سر بوینه
و لە گوری وان ژێدارن ساخلامیە کۆ دەست بکاتین تێتە چاوەڕێکردن ئەبرۆ هەتا سوبا ڕێژەکە دییا باش یا توشبوویان پشتی چارەسەری وەرگرتینە خۆشخانە بجێ بێلن دیسانجی نوکەدا ناف پارێزگا دووکەدا مە دوو نەخۆشخانە هەبوونە و پێشوازی هەلگرن ڤایرۆسی کۆرۆنایەکردنیە ئیرۆ هەتا سوبا نەخۆشخانە سێژی و نەخۆشخانە لالاڤە ناوا فەیدیەدایە ئەو ژی هاتیە ئامادەکردن کو دی پێشوازیل نەخۆشە بکەتم گشتی vê tu hejmara ku ve 124 kes derbas bûne hetanûke êdî xelek janî pabendbûna xelkî nava bazaran da nava gerek û kulan da hetin nava cadeyan da şofêr giştî pêgîrbûneka baş ji pirên wan tenduristiyê dikin. بەڵێ زۆر سپاس دەکەین مەسعود کە لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ بەشداری و ڕۆژ بە ڕۆژ دەبینین کە ڕەوشی کەش و هەوا بە تایبەتی لە هەولێر لەلای ئێمە زۆر پلەکان بەرەو گەرمیەکی زۆر ئەڕات و گەرمایەکی زۆر هەیە بەڵام با پێکەوە ڕەوشی کەش و هەوای شارەکانی کوردستان ببینی کە چۆن دەبێت ئەمڕۆ. لە نێو پرۆگرامەکەشە لە بیری ناکەین کە هەواڵە وەرزشیەکانتان پێ ڕاگەێنین ئەویش یاری نێوان یۆڤەنتۆس و ئەیسی میلانە کە بابێ گۆڵ کۆتایی هات بەڵام بەو ئەنجامەی یۆڤەنتۆس گەیشتە یاری کۆتایی لە یاریگای ئالیانس ستادیۆم لە تۆرینۆ یاری گەڕانەوەی نێوان یۆڤەنتۆس و ئەیسی میلان لە قۆناخی پێش کۆتایی جامی ئیتالیا کە بە کلاسیکۆ ئیتالیا ناسراوە بەبێ هەندەر بەڕێوەچوو. بە درێژایی یاریەکە هیچ یەکێک لە یانەکان نەیانتوانی تۆڕی گۆڵی یەکتر بەهەژێن و یاریەکە بەبێ تۆمارکردنی گۆڵ تەواو بوو. بەڵام یۆڤەنتۆس بە سوودوەرگرتن لە ئەنجامی یاری چوون توانی بگاتە یاری کۆتایی خولەکە. لە گێمی یەکەمی یاریەکە کریستیانۆ ڕۆناڵدۆ لێدانێکی سزای لە دەست نەدا و نەیتوانی گۆڵ تۆمار بکات و تۆپ بەسەر ستونی گۆڵپارێزی یانەی میلان کەوت. خولەکێک دوای لێدانی سزاکە ئانتی ڕێبچی یاریزانی یانەی ئایسی میلان بە کارتی سوور کرایە دەرەوە. ئەوە شوای کرد میلان نەتوانێت مەترسی و فشار لەسەر گۆڵی یۆڤەنتۆس دروست بکات. و یۆڤەنتۆسیش جاری 19هەمینە دەگاتە یاری کۆتایی جامی ئیتالیا و
13 جاریشە بۆتە پاڵەوانی خولەکە ئەمانە جگەلەوەی کە یاریەکە بەبێ گۆڵ بەڕێوە چوو یاریەکە بەبێ هاندەرانیش بەڕێوە ئەچێت چکەلەوەتی کە ڤایرۆسی کۆرۆنا هەیەستە تەنها یاریەکان بەرگوزارەکرێت لە ناو یاریگاکان بەبێەوەی کە گویان لە هیچ چەپڵەت لێدانێک یا هیچ هاندانێک بێت ئەمش وەزعی کۆرۆنایەکە وای کردە لەسەر هەموو شوێنێک دەستی خۆی بەجێ هێشتەوە بەڵێ بەڵێ خوری بزنی باشمین کە بە کشمیر ناوەبرێ بە یەکێک لە گرانبەهاترین و نەرمترینی خوریەکان هەژمارەکرێت کە لە جیهان بۆ پیشەسازی جلوبەرێک بەکارەهێنرێ هەرۆک لای خۆشمان زۆرجان لێن قماشەکە کشمیرە بەڵام ژمارەیەک هۆکاری ژینگی و مرۆیی وای کردووە کە مەترسی لە ناوچوونی هەمیشەیی بۆ ئەم جۆرە پیشەسازیە لە سەرتاسەری جیهان بێتە ئاراوە. تەنها چەند شوێنێکی تایبەت هەن لە جیهاندا لە ڕووی کەش و هەواوە گونجاوە بۆ ئەوەی ئەم جۆرە بزنەی تێدا بەخێو بکرێت. هەر ئەو کەش و هەوایەشە وا دەکات خوریەکی گرانبەها لە بزنی باشمینی بەرهەم بهێنرێت کە دیوی دەرەوە سەخت و بەهێزە و لە هەمان کاتیش زۆر نەرمونۆڵە. بەڵام گۆڕانکاری کەش و هەوا و پیسبوونی ژینگەی گۆی زەوی و ناکۆکیە سیاسیەکان و سنووریەکانی نێوان وڵاتانی چین و هیندستان وای کردووە کۆچەریەکانی ئەو ناوچە تایبەتە تا ڕادەیەک کەمتر پەرە بە بەرهەمهێنان و بەخێوکردنی بزنی باشمینی بدەن. بەپێی راپۆرتێکی فرانس پرێس نالەباری کەش و هەوا و گۆڕانکاریەکانی وای کردووە ئەم ساڵ لە 185 ئەو بزنانەی لەدایک بوون بەهۆی سەرمایەکی سەخت بەکاری لێی بمرن. ئەمەش زەنگی مەترسیە لە سەرنەمانی ئەو جۆرە بزنە و بەرهەمهێنانی خوری کشمیر لە پیشەسازی جلوبەرگ کە لە هەموو جیهان خواستێکی زۆری لەسەر و لە 190 ئەو خوریانەی لە بزنی باشمینی دێنە بەرهەم بۆ وڵاتی بەریتانیا دەنێڕێن و لە بڕاندە جیهانیەکانی جلوبەرگ و فاشیۆن بەکاردەهێنرێن. هەرچەندە وڵاتی چین خوری و قماشی پیشەسازی کشمیری دەستکرد هەناردەی وڵاتان دەکات کە لە ڕیشاڵەکانی ڕووەکی سۆیا بەرهەم دەهێنرێن بە هەمان شێوە نەرمیشە بەڵام نابێتە جێگرەوەی خوری کشمیری سروشتی. بزنی باشمینی لەسەر چیەکانی تبت و لە بەرزی 5,000 مەتر لە ناوچەی تشانگ تانگی نێوان وڵاتی چین و هیندستان دەژین کە بەرگەی سەرمایەکی سەخت و گەرمایەکی هاوینی وشک ناگرن. بەڵێ بەکارهێنانی ئەو جۆرە قماشەکە سروشتیە و لە بزنی باشمینی بەرهەمەهێنرێت تەنات بۆ تەندروستیش زۆر باشە بۆ پێست ئەوانی کە نەخۆشی پێستیان هەیە بە بەکارهێنانی قماشی کشمیری ئەسڵ هەنێک کەسێ ئالەرژی هەیە ئەتوانێت بەکاری بهێنێت ئەو جۆرە قماشانەی تر پێستی تووشی ئالەرژی نابێت و ئەوەیش کە چین بەرهەمی هێنێت پێڵێن حەریر ئەوەی کە پێڵێن حەریر ئەوە هەر ئەو کشمیرەیە بەڵام ئەمان بە شێوازێکی دەستکرد دروستیەکان بەسوەکو ئەوە بێگومان دیارە ئەوەی کە ئێمە بەکارێنین و نرخەکەی لەوانەیە هەرزانتر بێت لە چاوە بەو شێوەیە کە چۆنڵی خام نەبێت و ئەو براندە باشە دەست ئێمە نەکەوێت بۆیە بۆ شوێ گرانە. ئەستش بابەیەکەوە بەهای دراوە بیانەکان و نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ببینین. ئێساش پێکەوە بینەری چەند ئامۆژگاریە کە بین کە ئامادەکراوە ژمارەیەک ڕێنمایی و ئامۆژگاری بۆ بەستنی دەمامەک و بەکارهێنانی دەستکێش دەخرێتە ڕوو کە بەم شێوەیە کە دەیخوێنینەوە. پێویستە پێش بەکارهێنانی دەستکێش دەستەکانمان بۆ ماوەی 20 چرکە بشۆین نابێت دەمامەک هیچ کونێکیان هیچ شوێنێکی دڕاوی هەبێت و پڕبێت.
دەبێت دڵنیا بینەوە دەمامکەکە تەواو دەمولوتی گرتوین و نابێت لە کاتی بەکارهێنانی دەمامک دەست بە دەموچاومان بکەوێت. و پێویستەش ئاکات دوای بەکارهێنانی دەمامک دەستەکانمان دیسانەوە بشوین. و نابێت دەمامک بە شێوەی خوار و شێوا و لەسەر دەمولوت دابنرێت. و دیسانەوە ناشبێت کە لە کاتی بەکارهێنانی دەمامک دەست لە بەشی دەرەوەی بدەین. بە هیچ شێوەیەک نابێت دەمامک دووبارە بەکار بهێنرێتەوە. هەرچەندە زۆر جار باس لەواکرێت کە دەمامەکەی بە شێوازێک دروستکراوە ئەتوانرێت بۆ چەند ڕۆژێک بەکارهێنرێت یاخود بشۆرێ، بەڵام لەم ڕێنمانوێیەوەیە کاڵە بە هیچ شوێ نابێت بەکار بهێنرێتەوە. پێچێ ئەوەش بە پێی زانیاریەکان لەسەر هەندێک دەمامک بۆ دەمامێکی دروست بێت جیاواز بێت وەکو دەمامەکەی کە پێش چەند ڕۆژە لەم باسمان کرد دەمامێکی ڕوون کە بۆ 4 جار دەشۆرێت ئەوەی کە توانرا کەسانی خاوەن پێداویستی تایبەت بەکاری بێن بۆی کە شێوازی جۆڵەی دەمیان دیار بێت یان دوکاندارەکان بەکاریان هێنان. بەڵێ لە پێناو ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و کامکردنەوەی قەرەباڵغی لە ناو چێشتخانەکان بەردەوام داهێنانی نوێ دەکرێت لە یەکێک لە چێشتخانەکانی چینی لە هۆڵەندا کارمەندانی ڕۆبۆت کاروبارەکان بەڕێوەبن و خواردن و خواردنەوە پێشکەش بە میوانان و سەردانکەران دەکەن. بامێش بەیەکەوە ببینین کە چۆنێتی پێشکەشکردنی خواردنەکان لەلایەن ڕۆبۆتەکانەوە بە چ شێوەیە. لە باژارێ ڕێنس کۆ لەسەر بەراڤێن هۆلەندا دەکەون و ترین داهێناش بۆی ڕوبڕبوونە مەترسیە ڤایرۆسی کۆرۆنا تێدیتن. ئەو ژی هەبوونا ڕۆبۆتان لە شوونا مرۆڤان کۆکاری ڕۆژانە یە ڕێستۆرانتان بەڕێوە دەبن. لێژە ئالەیەکی دن بۆ هەندێک کەسان کۆژبەر بەڵابوونە ڤایرۆسی کۆرۆناکاری خۆش دەستدانە هەبووناوان ڕۆبۆتان مینا پەنجەرەیە کاڤەکری سەر پێشە ڕۆژەکە تاریە. We hebben de robots niet speciaal aangeschaft voor de coronatijd. هێوی دکم خەلک عالیە ئەرێنی یەن vê bîrokê bibînin. Rast e ji ber hebûna korona têkeliya xelkê gelekî kêm bûye. Lê baştir e da ku metirsiya vê vayrosê kêmtir bibe. ئەف دەرە ڕێستۆرانتەکە چینیە لە هۆلەندا جوورێن جودا ji xwarina çînî tê pêşkêşkirin û ji bo kêmkirina xercî û kêmkirina metirsiya vayrosê korona xwedanê restorantê vî robotî bikartîne. Di dema dawî de ji bo mezelal bû bû baştirîn çareserî hebûna robotana da ku rêstorantê kar bikin. Ji ber hebûna metirsiya vayrosa korona bi taybet gol nava rêstorantê divê nêzîkî 1 metronîv di navbera herkesî de hebe. Ji ber belavbûna vayrosê korona li ser dirêja hiya dû mehên borî piraniya rêstorantan li Hollanda hatibûn girtin ku bi eveyekê zarar û ziyanên mezin jî gihiştibûn xwedanê wana. Reşa Barzan, Kurdistan 24. سۆڤان بیرم لەوا کردەوە تۆ بڵێ ڕۆژێک هەبێت هەموو ئەم بابەتانە ببنە یادەوەریەکە بڵێن لە سەردەمی کۆرۆنا بەو شێوەیە بۆ بەم جۆرە خواردن پێشکەشکرا یاخود گۆڕانکاری بەسەر ئیشەکانە هات بێت. ئیشەڵا ببێتە یادگاریەک بەڵام بەردەوام نەبێ مرۆڤ هیوایەتی ئەوەیە کە ئاسان شتەکان ئەنجام بان. دوای ئەمە نەکەن بە باو ڕۆبۆتەکان ئێمە حەزەکەن خەڵک کە بچی بۆ شوێنێک پێشوازی لێ بکەن. باشە ئەمە ئەمڕۆ بابەتانە بوون کە ئێمە بۆتانمان ئامادە کردبوو لە پرۆگرامی ڕۆژباشی کوردستان 24 پێشکەشتان کرا. هەر شاد و سەکەوت.